وهذا مصير كل إنسان خاين. يا ناس لو تعرفون هذا سوى بالعالم، سوى بالعراق، سوى ما سوى بالعراق. أنا وجودي بكردستان الحمد لله من 11 سنة تقريبا. من نزیکەی 11 ساڵە لە کوردستانم. بەرهەمی کورد و حکوومەتی هەرێم و گەلی کوردستان هەموو شتانی لێم داواکردن بۆیان دابین کردم. من لێرەوە سوپاسی سەرجەم سیاسیەکانی کوردستان و گەلی کوردەکەم. پێش ڕوخانی حکوومەتی بەعس ئاواتەخواز بووم کارێ بکەم دژی حکوومەتی سەدام حوسێن. دواتر لەگەڵ ئازادکردنی بەغدا و ڕوخانی حکوومەتی بەعس ئەم ئاواتەم هاتە دی. هەژەندە کارێکی خۆڕسک بوو پێشتر ئامادەکاریم بۆ نەکردبوو. بەو شێوەی کە بینرا توانیم ئەو نامەیە بگەینمە هەموو جیهان کە ئەو ڕژێمە ڕژێمیشی دیکتاتۆری بوو. وابزانم ئەو نامەیەشم بە باشی گەشت. کەناڵە عەرەبیەکان ئەم وێنەیان نەگواستەوە تا کەناڵە ئاسمانە جیهانیەکان گواستیانەوە. ئەوجا ئەوانیش بەخشیان کرد. ئەم کارەشمان دواتر تووشی هەڕەشەی کردین و کەسیش لەم ناهەمواری و بارودۆخە ناخۆشە ڕزگاری نەکردین حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کوردستان نەبێت. خەڵکی لێرە کە دەمبینن و دەمناسنەوە باوەشم پیا دەکەن و وێنەم لەگەڵ دەگرن. بەداخەوە هەموو ئەو خەون و هیوایانەی ئەمان بوو لێمان دزرا لە ئازادی و خۆشگوزارانی. هیوادارین لە ئایندەدا بەم ئاواتان نەشمان شاد بین و بێنەدی. لەگەڵ ئازادکردنی بەغدا و پێشتریش باس لە هەموو ئەو کوشت و بڕ و خوێن ڕێژەی ئەودەی کوڕی سەدام حوسێن دەکرا لە ژێر باڵەخانی لیژنەی ئۆلمپی عێراق کە ئەنجامی دابوون. بۆیە هەر زوو خۆم گەیاندە ئەو شوێنە چونکە نزیک بوو لە ماڵمان و کە چوومە ژوورەوە ئەو هەموو وێنانی سەدام و ئەودەی کوڕیم بینی بە دیوارەکانەوە هەڵواسرا بوون. یەکسەر خۆم پێ نەگیرا دانەیشانم هێنایە خوارە و کەوتمە لێدانی بەو ناعلی لە پێمدا بوو. بۆ جۆرەی لە میدیاکانەوە گوێزرایەوە. ئەو ناعلەشم دیاری کردە مۆنەمێنتی هەڵەبجە و ئێستا لەوێ پارێزراوە. من وەک شوێعیەک کاتی خۆی زۆر ئەشکەنجە و زیندانی کراوم و نازانم چۆن تا ئێستا ماوم. يعني أنا عايش ما أعرف شلون في وقت صدام حسين. أي وقت صعب كل صعب. المكان لقد قتل شبابنا، لقد